سڵاتان لەبێت و بەیانیتان باش پێ خۆشحاڵم کە ئەم بەیانیش لە ڕۆژباشێکی دیکە لە کوردستان 24ەوە لەگەڵ ئێوەی بیسەر و بینەری خۆشەویستم. وەکو هەموو ڕۆژەکانی دیکە بێگومان کۆمەڵی بڕگە و بابەت بۆ ئێوە ئامادەیە. واتەوەرێکی سەرەکیش ئامادەیەکە دواتر پێتان دەڵێم بابەتەکەمان لەسەر چییە. بەڵام دەمەوێت یەکسەر بە کورتێک لە هەواڵەکان دەست پێ بکەم بۆی کە خێراتر لەگەڵ ئێوەیە بتوانەوە پرۆگرام و بابەتەکانتان پێشکەشکەم. وا سەرەتاش لە کورتێک لە گرنگتری لە هەواڵەکان دەست پێکەم و دواتریش دەچێنە ناو راوڕۆکە. مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەژماری تایبەتی خۆی لە تویتەر ڕایگەاند لەگەڵ مستەفا کازمی سەرۆک وەزیرانی عێراق گفتوگۆی هاوبەشیان بۆ ڕاستەڕێکردنی پەیوەندیەکانی نێوان هەولێر و بەغدا کرد. هەروەها نووسیوێتی خۆشحاڵم ڕای بگەێنم کە گەیشتونێتە ڕێکەوترێک کە بەشە بودجەی هەرێمی کوردستان بگەڕێنرێتەوە. ئەمەشە لە مانگی یەکی ئەمساڵەوە حساب دەکرێت. هەروەها گوتی سپاسی سەرۆک وەزیرانم کرد بۆ سەرکردایەتیەکەی و هەروەها سپاسی حکوومەتی فیدراڵیم کرد بۆ پشتیوانیکردنی ڕێکەوتنەکە. ئەمە وەرچەرخانێکی گرنگە و بەیەکەوە بەسەر بربەستێکی سەختدا زاڵ بووین. وەزارەتی دارایی عێراق دەست دەکات بە خەرجکردنی بڕی 200 میلیارد دیناری ماهانگانە بۆ فەرمانبەرانی هەرێمی کوردستان و بڕیارە لە یەکی کانونی دووەمیان ساڵەوە و بڕیارە جێبەجێ بکرێت. بەشیر حەداد جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق با کوردستان 24 ڕاگەیاند. پێشبینی دەکەم تا کۆتایی ئەم مانگە شایستەدارایەکانی 6 مانگی ڕابردووی هەرێمی کوردستان کە بۆ هەر مانگێک 200 میلیارد دینار بگاتە هەرێمی کوردستان. ئەگەر هەمووی بەسەر یەکەوە نێت ئەوە بە چەند قۆناغێک دەگات. ڕێبەری ڕەوتی سەدر دەڵێت هەر کەسێک ڤاکسین وەرنەگرێت لە ئێمە نییە. موقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی سەدر لە هەژماری خۆی لە تویتەر نووسیوێتی پێویستە هەموو کارمەندانی سەربەردام و دەستگای ڕەوتی سەدر ڤاکسین وەربگرن. دەشڵێت هەر کەسێک ڤاکسینی دژە کۆرۆنا وەرنەگرێت لە دەرەوەی دەستگاکانی ڕەوتی سەدر هەژمار دەکرێت. سەدر بریاریشیدا هەر کەسێک ڤاکسین وەرنەگرێت ڕێگەی پێ نەدرێت لە دام و دەستگاکانی سەربەڕەوتەکەی کار بکات. و سەبارەت بە تورکیاش دادگای دەستوری تورکیا لا 21 ئەم مانگەوە یەکەم لێکۆڵینەوە لە پرسی داخستنی پارتی دموکراتی گەلان هەدەپا لە تورکیا دەکات. دادگای دەستوری تورکیا با مەبەستی لێکۆڵینەوە لەسەر دۆسی داخستنی هەدەپا راپۆرتێکی بڵاو کردەوە و بڕیاریدا لا 21 ئەم مانگەوە دەست بە یەکەم لێکۆڵینەوە بکات. و لە جنێفیشەوە ئەمڕۆ لووتکەی نێوان پوتین و بایدن لە جنێف بەڕێوە دەچێت. جۆ بایدن سەرۆکی ئەمریکا بۆ یەکەم جار لە دەرەوەی وڵاتەکەی لەگەڵ ڤلادیمیر پوتین سەرۆکی ڕووسیا کۆ دەبێتەوە. لووتکەکە هاوکاتە لەگەڵ زیادبوونی ئاستی گرژیەکانی نێوان واشنگتن و مۆسکۆ. سێرگێ لاڤرۆڤ وەزیری دەرەوەی ڕووسیا ئامادەکاری بۆ کۆکردنەوەی یاخود بۆ سەرۆکی وڵاتەکەی و سەرۆکی ئەمریکا دەکات. و ڕای دەگەێنێت کە لە لووتکەی نێوان پوتین و بایدن باس لا گەڕانەوەی دیپلۆماتکارەکان دەکەن وەک یەکەم هەنگاو بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانی. کورتە کۆتایی هات لەگەڵم بن چکە بابەتێک لە گوندی گەزنەوە ئامادەیەوە. باڵێ بەم بابەتە دەست پێەکەم کە باس لە گەنجێکی دانیشتووی گوندی گەزنە لە باڵەکاتی دەکەین کە بۆ ماوەی 4 ساڵە کار لە دیزاینکردن و جوانکاریکردنی بەردەم ماڵەکان لە گوند کردەوە. گوند خۆی چەندە جوانە جاوەرە لە بەردەمی دیزاینیش بکەی لە بەردەمی ماڵەکە و بزانی ئاوکات چەند سەرنجڕاکێشترە بێت. لا کەلوپەری لە کارکەوتوو ئیسفادە ئاکات بە کارامەیی خۆی کارێکی جوان و سەرنجڕاکێشی کردووە. پرۆژەکەی ئەو خزمەتکردنیشە بەژینکە. دیمەنی بەردەرگای خانوویەکە لە گوندی گەزنەی باڵەکایەتی. دیمەنەکان لە پارچێکی ڕازاوە دەچێت. ئەمە بیرۆکە و جێبەجێکردنی گەنجێکی ئەو گوندەیە و ئەم کارەی لە بێکاریەوە سەرچاوە دەگرێت و کاتە بەتاڵەکانی بۆ کارێکی سەرنجڕاکێش گۆڕیوە.
نەژاد نەیویستوە کاتەکانی بە فیڕۆ بچێت. دوای گەڵاڵەکردنی بیرۆکەکانی سوودی لەو کاتانە بینیوە بۆ دیزاین و کاری جوانکاری بەردەم ماڵەکەی. بیرم لە پرۆژەیە کردەوە بۆ ماڵەکەم بەهۆی ئەو کاتانەی کە فەراغ بووم لە ماڵەوە دەستم بەو پرۆژەیە کرد و سوودم لەو کەلوپەلانە بینیوە کە کۆنن یاخود بەکارهینانەوەیان سەرەتا بەکارهاتوون و دەتوانانی دووبارە بەکاریان بینیەوە. من زیاتر سوودم لەو کەلوپەلانە بینیوە بۆ ئەو پرۆژەیەم کە لە پێش دەرکەی ماڵی خۆمان ئامادەم کردووە. ئەو کەلوپەلانەی لە پرۆژەکەیدا بەکاری هێناوە کەرستەی کۆن و بەکارهاتوو بوونە. ئەو جارێکی دیکە بەکارامەیەوە سوودی لێوەرگرتوونەتەوە. ئەمەیانم داڕشتووە بە سەد و شیش پاشماوەکانی شیشی خانووەکەمان و دیزاینەکەیم لەسەر بۆلبەرینی پانکە بۆ داناوە. ئەو پانکەیەکە لە ماڵەوە تێکچووە دیزاینەکەم لەسەر داناوە احتیادی دەسوڕێت و هیچ مشکلەشی نییە، یعنی شتێکی زۆر چاکە. ئەمیان لە ژێرەوە تایە، ئەوەی دیکەیان هەر بۆڕیە شتێکی بەسیتە، بەڵام بە سەد بوو کۆنکرێت بۆم داڕشت و دیزاینەکەم بۆ دروست کردووە. سروشتە دەستکاری نەکراوەکەی گوند هەمیشە چێژبەخش بووە. نەژادیش دەرچووی زانکۆیە و گوند نشینە. لە ماوەی 4 ساڵدا توانیوێتی کارێکی هونەری و ژینگەیی بکات کە ببێتە مایەی ئاسوودەی خۆی و خانەوادەکەی و سوودیش بە ژینگەی گوندەکەی بگەێنێت. تەیفور محەممەد کوردستان 24 گوندی گەزنا دەڤەری باڵەکایەتی. بەڵێ ئەویش ئەو بابەتە جوانە بوو کە بینیمان دەستی خۆش بێ وەنمونەیان زۆر بێت. ژینگەکەمان جوانە با ئێمە جوانتری بکەین، ڕازاوەتری بکەین و بیشی پارێزین. دێمە سەر تەوەری بەرنامەکەمان کە ئەمڕۆ گەورەترین پێشەنگە بە ناوی هایتەکس ی تەکنەلۆژیا بێگومان لە هەرێمی کوردستان و عێراق لە هەولێریش بە تایبەتی دەکرێتەوە و میوانەکەم مینا ئەیادە بەرپرسی بەشی فرۆشتن و شوێنەکان لە پێشەنگای هایتەکس. بەخێرهاتی خاتو مینا. بەخێرهاتی سەرچاو. پێش هەموو شتێ با بزانین هایتەکس چییە؟ هایتەکس هایت و تەکنۆلۆژیا. هایتەکس پێشانگایەکی تەکنۆلۆژیا کە گەورەترین پێشانگای تەکنۆلۆژیە لە هەولێر بە تایبەتی لە کورسان و لە عێراق پێشکەش بکرێ. بۆ جاری یەکەمە ئەم پێشانگایە وەکو پێشانگایەکی نێودەوڵەتی دەربکرێ. پێشانگایەکە تایبەت بە تەکنۆلۆژیا دەمانەوێت ینی دەرگایەکی نوێیە و ڕێگایەکی نوێیە بۆ گەورەکردنی بازاری تەکنۆلۆژیا. باشە کێن ئەوانەی کە بەشداریان کردووە لە ناو ئەم پێشەنگایە؟ زیاتر لە 100 کۆمپانیا و دام و دەستگا بەشدارن، نەک تەنها لە کوردستان لە 26 وڵاتی جیاوازیش لەگەڵمان بەشدارن. بۆ نمونە ئەمریکا، بۆ نمونە بەریتانیا نوێنەرەکانیشان لەگەڵمانن. ئەو کۆمپانیانە بەشدارن کە تایبەت کار دەکەن لە بواری تەکنۆلۆژیاوە. هەموو ئەو بابەتە تەکنۆلۆژیەکان ئەگرێتەوە ئیتر هەر شتێکە ڕایەڵی. بەڵێ هەر شتێک کە پەیوەندی بە تەکنۆلۆژیاوە هەبێت لە ناو هایتەکسدا هەیە. ئێستا لە پێشەنگاکەتان لە ئەمڕۆ ئەوانش لەگەڵتانن؟ بەڵێ بێگومان. کاتژمێر چەند دەست پێکات؟ ئەمڕۆ کاتژمێر 11 دەست پێ دەکات. زۆر باشە. با بزانین ئەستێرەکانی داهاتووی هایتەکسکیان. ئەستێرەکانی داهاتووی هایتەکس ئەمە گرنگترین بەشی هایتەکسە بەڕاستی بۆ ئێمە. هایتەکس فیچر ستارز کە تایبەتە بە گەنجەکان. گەنجەکان دێن ئایدیا و پرۆژەکانی خۆیان پێشکەش دەکەن. ئەوانەی کە ناتوانن ینی دەرفەتێکە ستارت ئاپە تازە دەستیان پێ کردووە پرۆژەکانیان تەقدیم دەکەن و ئێمەش سەپۆرتیان دەکەین و هیوادارین هەموو خەڵکیش سەپۆرتیان بکەن. زۆر باشە. جا با بزانم ئەو بیرۆکانەی کە پێشکەشەکەن مەرجەکان چین کە کەسێک بۆ نموناڵی گەنجێک بیرۆکەیەکی هەبێت ئایدیایەکی هەبێت؟ هیچ مەرجێکی ئاوامان نییە بۆ کەسەکە دەتوانێت هەر کەسێک کە ئایدیایەکی هەبێت تەنیا مەرجەکە ئەوەیە کە لە بواری تەکنۆلۆژیا بێت تەکنۆلۆژیا بگرێتەوە تایبەت بێ بە هایتەکس ئەتوانێت ئایدیاکەی خۆی پێشکەش بکەن. زۆر باش. بۆ نمونەسە گەنجێک سەیرەکەی ئاپێکدانێت تەنها بۆ کاری پزیشکیە یان ئاپێکدانێت بۆ تەنها بۆ قوتابیانە ئەوانەش چێتەوە بوارە و دوانەنی ئاپێک لەناو ئاپەکەش لە بواری تەکنۆلۆژیاوە لە بواری تەکنۆلۆژیاوە بێت. باشە با بزانم چەند کاتژمێر دەخایەنێت پێشەنگاکە یا چەند ڕۆژ پێشانگاکە 4 ڕۆژە. ڕۆژ یەکەم لە سعات 11 تاوەکو 6 ئێوارەیە بەڵام ڕۆژەکانی تر کاتژمێر 10 تاکو 6. ئەمە چەندەمین پێشەنگایوتت یەکەمە لە وێنەی خۆی کە لە هەولێر بکرێت لە شوێنی تر کراوە؟ هایتەکس
نازام لە وڵاتێکی ترکراوە یانە بەڵام هایتێکس لە کوردستان ئەمە دووەم جارە بکرێ خۆی چونکە ساڵی 2019 کرا لە قای سعد عەبدوڵڵا بەڵام ئەم ساڵە پێشانگایەکی نێودەوڵەتیە. ئەو کاتە لەگەڵیان بوویت ئەزانی دەستکەوتەکان چی بوون؟ من 2019 لەگەڵیان نەبوویتە. ئەم ئێوە بەتەمان کە ئەم پێشنگایە ساڵانە بێت چونکە دەدوایەوە بەهۆی ڤایرۆسی کۆرۆناوە زۆر لە پێشنگەکان بێگومان ئەم ساڵە دەمانەوێت کە بەردەوام بە هەموو ساڵێک هایتێکس هەبێ و هایتێکس فیوچر ستارز ئەو گەنجانەش وەکو ستارت ئاپێک بن لە ساڵەکانی تن ئیشاڵە بیان بینین وەکو کۆمپانیا لەگەڵمان بەشدار بن. ئەو ئۆڤەرانە چین کە لە پێشنگاکە ئۆفەری جیاوازمان هەیە بۆ شوێنەکان بۆ کۆمپانیەکان هەر پاکێجێک جیاوازە پاکێجی دایمۆنمان هەیە پلاتینیۆم گۆڵد ستارت ئاپ سیلڤەر هەموو پاکێجەکان جیاوازن و تایبەتمەندی بەخۆی هەیە. کەمێ باسی و پاکێجانەمان بۆ بکە کە لە چی پێکاتون. پاکێجی دایمۆند بۆ نمونە پاکێجەکان شوێنی خۆیان هەیە لۆکیشنێکی بۆیان دابین دەکەین و هەر پاکێجێک تایبەتمەندی بەخۆی هەیە کە ئەو تایبەتمەندیانە لەناو پاکێجەکانیان دەنووسرێ و پێشکەشیان دەکرێت. جا ماوەی وەرگرتنی ئەو ئایدیانە چەندێکە بە چەندێک ئەو ئایدیا وەرەگرن یەکێک لە مەرجەکانی بێگومان کاتە بۆ کات چەندێک لە بەردەمیانە. ئێمە مانگێکی دەستمان پێ کردووە لە بۆ ئایدیاکانمان وەرگرتووە زۆر پرۆژەمان هەبوو بەڕاستی بەڵام تەنیا فریاکەوتین ئەمانە هەڵبژێرین لە ناویان و زۆر بەشیان لەبەر ئەوەی سی هەتا 40 دانەیەکەن و زۆر بەشیان لەبەر ئەوەی کە ئیمتحاناتیان هەیە لە وەختی ئیمتحاناتی زۆربیان تەڵەبەی زانکۆن بۆیان نەیانتوانی ئامادە بن بەڵام 30 تا 40 دانە هەڵمان بژاردووە. ئەو کەلوپەلانە چین کە نمایشەکرێت لەوێ. کەلوپەلەکان هەموو دەربارەی تەکنۆلۆژیایەت تیڤە ئایتیە هەر شتێک کە تایبەت بێ بە تەکنۆلۆژیا هەر کۆمپانیایەک پرۆدوکتی خۆی هەیە جیاوازە شتەکانی خۆیان عەرز دەکەن. باست کردت ئەمریکا و بەریتانیا ئەمریکا بەریتانیا چاینا سوید ئوردن لە زۆر وڵاتی جیاواز لەگەڵمان لە 26 وڵاتی دەرەوە. ئێوە ئایدیاکاری ئەوانیش وەرەگرن ئەوان وەکو بەشدار بووە لەگەڵتانن ئەوان وەکو بەشدار بوون نوێنەرەکانیان هیچ هەماهەنگیەکە بێ لە نێوانتانە بۆ ساڵی بێگومان هایتێکس دەیەوێ دەرفەتێک بێ بۆ ئەوەی کۆمپانیاکان یەکتر بناسن یعنی ڕێخۆشکەرێک بێ بمەیلی کۆمپانیاکان بزنس تو بزنس. زۆرترین کۆمپانیا لە چ وڵاتێکەوە بەشدارە لەگەڵتان؟ زۆرترین کۆمپانیا لەو کۆمپانیان لەو وڵاتانی کە لە دەوروبەرمان هەن چکە بەخۆ دەزانی بەهۆی کۆرۆناوە کەمێک سەخت بوو بۆ ئێمە لە وڵاتەکانی زۆر دوورەوە بیانهێنین لەبەر کۆرۆناش خەڵک ئێستا لە هەموو دنیا دەترسێ بەڵام زیاتر وڵاتەکانی دەوروبەری عێراقن. ئێستا ئێوە بوودە بە ماڵێک کە میوان ئێدێ وڵاتە بەتەمان لە ساڵای ئێوە ببن بە میوان لە وڵاتی دیکە کە لەوێ پێشنگان بێگومان ئەگەر دەرفەت هەبێ بۆچینە. زۆر باشە. جا ئەو تەمەن هیچ هینێکی هەیە لەو نێوانە تەنها بۆ گەنجانیان هەر کەسێکی تر هەر کەسێک فکرەیەکی هەبێ بتوانێت بیکات ئێمە ساپۆرتی دەکەین. ئەو کەسی کە ئەو پرۆژان یاخود بەڵێ ئەو ئایدیانەی کە لە 2019 بۆ ئەم ساڵ لەگەڵتانە بەشدارە بن بزەحمەت ئەو بەڵێ لە 2019 جارێکی پێشنگاتان نەکردەوە کارەکان لە 2019 ئێستا لە 2020 نمایشەکرێن لەگەڵتان زۆربیان لەگەڵمانە. زۆر باشە. و مەرجەکانی پێشکەشکردنی ئایدیاکە وەگوتت زۆر مەرجێکی سەرەکی وامان نیە بەڵام هەر بێگومان ئەبێ بەشی خۆی مثلا کەسەکە دەرچووی شوێنێک بێت پەیوەندی هەیە بۆ یاخود ناپەیوەندی نییە تەنها فکرێکی هەیە توانێت پیادەی کات. ئەگەر ئەو کەسانە بن کە لە زانکۆکان لە بەشی تەکنۆلۆژیا دەخوێنن مهمترە بۆ ئێمە باشترە بەڵام ئەگەر هەر کەسێکی تر بێ شەرت نییە دەرچووی زانکۆش بێ بەڵام ئایدیای هەبێ ئایدیایەکی تەکنۆلۆژی هەبێ ئێمە سەپۆرتی دەکەین. ئەو ئەتوانین بڵێین ئەو کۆمپانیایانی کە کۆمپانیای ئیتیساڵاتن پەیوەندیەکانن ئەوانش لەگەڵتانە بەشدارن بۆ ئەم کۆمپانیا گەورەکانی خۆمان کە وەکو کۆمپانیای ئاسیا سێڵا کۆمپانیای کۆڕێکە ئەمانە وەکو ئەوان بە کەلوپەل بەشدارن یا بە ئایدیا بەشدارن؟ بە کەلوپەل کۆمپانیا وەکو کۆمپانیا بە کەلوپەل بەشدارن. زۆر سپاس دەکەم خاتومینە. ئەگەر بۆ پێشنگاکەتان هەر شتێکت هەیە کە لێرەوە یەکەم جارە حەزەکەی بڵێ ئەوە بۆ گەنجان کامێرە بۆ تۆیە. تەمام. ئەمڕۆ پێشانگاکە دەست پێ دەکات هیوادارم سعات 11 هەمووتان لەوێن دەربن و لە پێشانگای هایت تەکنۆلۆژیا بتانبینین. باشە زۆر سپاس دووبارە بەخێر بەڵێ پێکەوە دەچین بینەری کەش و هەوای شارەکانە بین نەمزای لەکەوە بەس لێرەوە بینەری ڕەوشی کەش و هەوای شارەکانە بین.
جوانتریشتەوەی کە بەیانیانەکەت بە دیمەنی جوان بە دەنگی خۆش یاخود بە بۆنێکی خۆش یان بە بینینی دیمەنێکی سەرنجڕاکێش دەست پێ بکەیت. بۆ ئێمەش زۆرجار لە ڕۆژباش هەوڵێەوە دەین جوانترین دیمەنەکان خۆشترین دەنگەکانتان بۆ ئامادە بکەین و ئەم بەیانیەش دیمەنی چەم و جۆگە پێچاوپێچەکانی ئاوی بەرفراوانی شارچکەی ئاشکالا لە پارێزگای ئەرزرومی باکووری کوردستان بوونەتە جێگەی سەرنج و تێڕامانی هاوڵاتیان و گەشتیاران کە ئێمەش بەم شێوەیە بۆ ئێوەمان گواستێتەوە. وەک لە دیمەنەکانیش دەردەکەوێت و دیارە کە لە ئاسمانەوە بە وێنە تۆمارکراوە و ناوچەکە تەواو دڵڕفێنە وەک دەیبینین سروشتێکی بێحەد جوان بێ ئەندازە جوان و لەگەڵ بەرزبوونەوەی پلەی گەرما و توانەوەی بەفری بەرزایی و چیاکانی پارێزگای ئەرزروم چەم و جۆگەی سەرنجڕاکێش لە دەشتەکانی مێرگی دەپان لە شارۆچگەی ئاشکالا دروست بووە و دیمەنێکی جوان و جیاوازیان بە ناوچەکان بەخشەوە. بێگومان ئێستا کاتی ئەوەشە کە کۆچەریەکان مەڕووماڵاتیشیان بۆ ئەم شوێنانە دەگوازنەوە بۆی کە کۆچ ئەکەن بتوانن ئێستا لە وەڕێکی باش بکەن لەو سەوزایانە و لەو ئاوە سازگارە. بێگومان ئەو دیمەنە جوانانە بۆ کۆچەریەکان شتێکە ڕۆژانە دەیبینن لەگەڵ یا چۆنڵێ ئوختیان کردو لەگەڵ یا تێکەڵ بوونە. بۆ ئێمە کە ئاوها لە ڕێی دیمەنێکی شاشەییەوە ئەیبینن چەندە سەرنجڕاکێشە بۆ ئەوان دە ئەوەندەی دیکە چونکە لە نزیکەوە بینەری ئەو دیمەنە جوانانە. ئەڵێن قسەی خۆش ڕاکێشێت، شتی جوان ڕاکێشێت، دیمەنی جوانش دیمەنی جوان ڕاکێشێت. بۆ یاوەرزی دووری نەکردن یان درێنەکردن لە ماردنی باکووری کوردستان دەست پێ کردووە. جوتیاریان بەیانیان زوو دەست بەکارەکانیان دەکەن. دواتر گەنم و کایەکە بەجیا دەفرۆشن. بە پێی ئامارەکانیش ڕووبەری دەشتی ماردین 3 ملیۆن دۆنمە و لە 175 بە گەنم دادەچێنرێت. پێشبینیش دەکرێت ئەم ساڵ 800,000 تۆن گەنم لەو پارێزگایە بەرهەم دەهێنرێت و ئێمە هەم دیمەنەکانی دەبینین هەم کارەکان. جوتیاران و کاسبکارانی پارێزگای ماردین لە باکووری کوردستان وەرزی درێنەکردنی گەنم و دانەوێڵەکانیان دەست پێ کردو و ڕۆژانە بەر لە خۆر هەڵاتن دەست بەکاری دروێنە دەکەن بۆ ئەوەی لە کاتە فێنکەکاندا زۆرترین کار بکەن و زۆرترین گەنم دروێنە بکەن. جوتیارەکان ئامێرە پێشکەوتوەکانی وەک دەڕاسا بۆ کاری درێنەکردن و زیادکردنەوەی گەنم و پاشماوەکەی بەکاردەهێنن.
بەیانیان پێشەوەی خۆر هەڵبێت و پلەی گەرما بەرز بێت دەینە ناو چێلگەکەمان و دەست بە دروێنەکردنی گەنم دەکەین. ئەم ساڵ وەرزێکی باشە بۆ بەرهەمی دانەوێڵە و بە تایبەت گەنم. دڵنیام بەرهەمێکی زۆر دەخەینە بازاڕەکان. دەشتی ماردین کە ڕوبەرەکەی 3 ملیۆن دۆنمە و بەشێکی گرنگی پێویستی باکووری کوردستان و تورکیا بۆ گەنم پڕ دەکاتەوە لە 1970 دەشتەکە گەرمی لێ بەرهەم دەهێنرێت. پێشبینیش دەکرێت ئەمساڵ نزیکەی 800,000 تۆن گەنم لەو پارێزگایە بەرهەم بهێنرێت و ڕەوانەی بازاڕەکان بکرێت. بەهۆی ڕەوشی کەش و هەوا بەرهەمی گەنم لە زەویە دێمی و دووراوەکان زۆر نەبووە، بەڵام لە زەویە بەراوەکان لە هەر دۆنمێک 500 تا 750 کیلۆ بووە. ئەم ساڵیش بەهۆی وشکە ساڵیەوە زووتر لە کاتی خۆی دەست بە وەرزی دروێنە کراوە. وەرزی دروێنێکردنی گەنم لە باکووری کوردستان ئەمساڵ بەراورد بە ساڵانی ڕابردوو زووتر دەستی پێکردو و پێشبینی دەکرێت کۆی بەرهەمی گەنمی ئەمساڵ تەنیا لە پارێزگای ماردین بگاتە نزیکەی 800,000 تۆن. ساڵانی ڕابردوو زووتیاران گرنگیان با کای گەنمەکە نەدەدا و تەنیا گەنمەکەیان ڕەوانەی بازاڕەکان دەکرد، بەڵام ئێستا سوود لە کایەکەش وەردەگرن و بەشێکی بۆ ئاژەڵەکان بەکاردێن و بەشێکی دیکەش لە بازاڕەکان ساغی دەکەنەوە. لە راپۆرت و بابەتەکانی تریش باسمان لەوە کرد ئەم ساڵ وەرزی زۆر شتەکان پێشکەوتن لە کاتی خۆیان کەمێ پێشتریش بۆ نمونە دروێنەکردن و بێگومان شوێنەکانیش کاریگەریان دەبێت. بۆ نمونە ئەرزروم یەکێکە لەو شارانێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەک یەکێکە ئەتوانین بڵێن تەنها شارێکە کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە هەموو شارەکانی دیکە لە ڕووی ئاستی دەریاوە بەرزترینە، واتە 2000 کیلومتر لە ئاستی دەریاوە بەرزە و ئەمە شوای کردووە بێگومان کاتی شتەکان لەوە چێت جیاوازی هەبێت لە دروێنەکردن ساڵێ بۆ ساڵێکی دیکە بە پێی گۆڕانکاریەکانی کەش و هەوا وەک دەبینین کەش و هەوای گۆی زەوی ڕۆژ بەرۆژ بەرەو گەرمتر دەچێت و بینیمان کە کۆنفرانسی لا جنێفیشکا و کۆنفرانسە بەڕێوەچوو بە تایبەتیش وڵاتانی جیهاوت سەبارەت بە گۆڕانکاریەکانی کەش و هەوا باسییان کرد. دەینە سەر بابەتێکی دیکە لەقلەقەکانی ئێدری باکووری کوردستان. جگەلەوەی بوونەتە هێمای جوانی سروشتی ناوچەکە بوون بە هاوڕێی جوتیاران و لە کاتی کێڵان و پاکردنەوەی کێڵگەکاندا هەموو ئەو زیندەوەرە زیان بەخشانی وەکو مار، مشک، دووپشکە خۆن. هەرچەندە لەقلق لەو جۆرە باڵندانەیە کە ساڵانە دوو جار کۆچەکات شوێنی خۆی ئەگۆڕە، بەڵام لەقلەقەکانی ئێدر لە هەموو وەرزەکاندا لە هێلانەکان دەمێننەوە ماڵی خوان بەجێ ناهێڵن. لەقلەقەکان بوونەتە هێمای پارێزگای ئیدری باکووری کوردستان و هێلانە لەسەر ستوونەکانی کارەبا کە دەکەوێتە سەر ڕێگەی گشتی دروست دەکەن. بوونەتە هاوکاری جوتیارانیش لە پاکردنەوەی کێڵگەکانیان بە خواردنی ئاژەڵی زیان بەخش وەک مار و مشک و مێرووی زیان بەخش. جوتیارانیش دەڵێن لەقلەقەکان بوونەتە هێمای شارەکەمان و هیچ زیانێکیان نییە. لەقلەقەکان بوونەتە هاوڕێی ئێمە، ئەوان وەک هێمای شارەکەمانن، چونکە ئیدر گەرمە و کەش و هەواکەی گونجاوە، بۆیە لەقلەقەکان لە هاوین و زستاندا لێرەن کۆچ ناکەن و بە هیچ شێوەیەکیش زیان بە بەرومەکانمان ناگەێنن. ئەوان بە خواردنی ئاژەڵی زیان بەخش وەک مار و مشک و مێروو هاوکاری ئێمە دەکەن. هەرچەندە باڵندەی لەقلەق بە سروشتی خۆی ساڵانە دوو جار کۆچ دەکەن، بەڵام لەقلەقەکانی ئیدر هێلانەکەیان جێناهێڵن و لە هاوین و زستاندا لێرە کۆچ ناکەن. ئەوەش نەک تەنها بۆ کێڵگە و جوتیاران سوودی هەیە، بەڵکو دیمەنێکی جوان و ناوازەشی بە ناوچەکە بەخشیوە. هاوڵاتیان زۆر ئارەزوو بە سەردانیکردنی ئێرە دەکەن، بەهۆی ئەم لەقلەقانەوە بووە تا ناوچەیە کە سەرنجی گەشتیاران شەڕاکێشاوە، بە تایبەت ئەو گەشتیارانی لەسەر ڕێگەی گەشتەکەیانن بەم ناوچانەیان تێدەپەڕن، چونکە لە هیچ جێگایەکی دیکە ئەو هەموو لەقلەقە پێکەوە نابینن. لەگەڵ هاتنی بەهار لە ئیدر جوتیاران دەست بەکاری مەیدانی دەکەن لە پاکردنەوەی کێڵگەکان لە گیای بێسوود و کێڵانی هاوکات. لەقلەقەکانیش خۆراکیان دەبێتە ئەو مار و مێرووە زیان بەخشانەی بۆ زەویەکان سوودیان نییە. هەر بۆیە لەقلەقەکانی باکووری کوردستان جگە لە هاوڕێیەتیان لەگەڵ جوتیاران دیمەنی جوانیشیان بە ناوچەکە بەخشیوە. هەر لە باکووری کوردستان ئەمێنمەوە گەڕێکی دێرینی دەرەئیچێ لا ماردین کە بۆتە هێمای پێکەوە ژیانی ئاشتیانەی فرێ ئاینی و مەزهەبی و زمان لە ناوچەکە. ئەوە ناوچەیەکی گەشتیاری و هەروەها ژمارەیەک کافتریا و هۆتێلی لێ دروست کراوە
هوەری تەلارسازی گەڕەکە سەرنجڕاکێشەکە گزارشتە لە کۆنی ئەو شوێنە. هەروەها دیبەنی چەندین فیلم و دراما لەو گەڕەکە تۆمارکراوە باپێکەوە ئێمەش بینەری بین. گەڕەشی دێرینی دەرەچی کە بە دووری 9 کیلۆمتر دەکەوێتە دەرەوەی شارۆچکەی ساڤور لە پارێزگای ماردین لە باکووری کوردستان بۆتە هێمای پێکەوە ژیانی ئاشتیانەی فرائینی و مەسەبی و زمان لە ناوچەکە بڕیارە بکرێتە ناوچەیەکی گەشتیاری و هۆتێل و مۆتێلی گەشتیاری لێ دروست بکرێت. بەر لەوەی گوندەکە لە ناو بچێت دەیگوازینەوە بۆنەوەی داهاتوو نامانەوێت ئەو سەرەتە کللتوریە جوانە لە ناو بچێت چەند هۆتێل و کاڤتریا و چشخانەیەکی گەشتیاری لەو گەڕەکە دێرینە دروست دەکەین. گەڕەکەکە بە هونەری تەلارسازی جیاواز کلایساکانی کاسۆلیک ئۆرتۆدۆکس و پرۆستانت و سێ دێر و مزگەوت سەرنجی خەڵک بە خۆی ڕادەکێشێت بۆیە بە ناوچەیەکی گونجاو دادەنرێت بۆ دروستکردنی شوێنی گەشتیاری و لە داهاتوودا ببێتە ناوەندی گەشتیارانی ناوخۆ بیانی. گەڕێکی دەرەیچی مێژوویەکی کۆن و دێرینی هەیە چەندین ئاسەوەری مێژووی لەو گەڕەکە هەن بۆیە دەکرێت ببێتە ناوەندێکی گەشتیاری کللتوری. گەڕەشی دێرینی دەرەچی لە شارۆچکەی ساڤور سەر بە پارێزگای ماردینی باکووری کوردستان بەهۆی جوانی و جیاوازی لە هونەری تەلارسازی و کۆنی و مێژوەکەی دیمەنی دەیان فیلم و زیندەرە دراما لەو گەڕەکە تۆمارکراون. ئێستا بە دیزاینێکی مۆدێرن نۆژەن دەکرێتەوە و دەکرێتە ناوزەیەکی گەشتیاری. وەک هەموو ڕۆژێک بە ئاگادار بین بزانین بەهای دراوە بیانیەکان و نرخی زێر لە بازاڕەکانی هەرێمی کوردستان بە چ شێوەیەک کە بەم شێوەیە $100 بەرامبەر بە 149,500 دیناری عراقیە، 100 یۆرۆ بەرامبەر بە 181,750 دیناری عراقیە، 100 پاوند بەرامبەر بە 211,000 دیناری عراقیە و 100 لیرەی تورکی بەرامبەر بە 17,600 دیناری عراقیە و 100 تومەنی ئێرانیش بەرامبەر بە 6,360 دیناری عراقیە. مسقالێکیش زێری عیار 24 بە 450,000 دیناری عراقی و مسقالێکیش عیاری 21 بە 395,000 دیناری عراقی و مسقالێکیش زێری عیار 18 بە 337,000 دیناری عراقی. ئەو زانیاریانەی کە ئێمە ڕۆژانە بۆتان ئامادەکەین من نازانم تا چەندێکی ئێوە جێبەجێ ئەەکەن، بەڵام دڵنیام ئەگەر ئێمە بتوانین لە ڕێی بەرنامەکەمانەوە لە 100 یەکی خەڵکیش ئەو زانیاریانە جێبەجێ بکەن وردە وردە زانیاریەکە زۆر زیاتر ئەڕات. بۆیە تەندروستی ئێوە بۆ ئێمە زۆر گرنگە. باسی هەر شتێک کە پەیوەندی بە تەندروستیتانەوە هەبێت ئێمە یەکەنە جێی بایەخ و بۆتانی باسەکەین. بۆ نمونە چەند هەڵەیەک هەن لە ژیانی ڕۆژانەمانە دەیکەین بێ ئەوەی بزانین ئەمانە ئەبنە هۆکاری سەرەکی بۆ ئازار لە بەشێکی جەستەماندا. جا بابزانین ئەو هەڵانە چییە؟ هەڵەکان زۆرن بەڵام ئێمە چەند هەڵەیەکە خەینە ڕوو. دانیشتن بە ناڕێکی لە کاتی شۆفێریدا ئازاری شان و مل زیاد دەکات. دانانی جزدان لە گیرفانی پشتەوەی پانتۆڵەکەت ئازار لە بەشی خوارەوەی قاچەکان زیاد دەکات بە تایبەتی ئەمە بۆ پیاوان کە جزدانی پارەکانیان لە گیرفانی دواوەی پانتۆڵەکانیاندانێن لە شوێناندا بە پەلە دانیشن ئەگەانلێنی و بیریانەچێتەوە ناڕێکی لە دانیشتیان تەنانەت بۆ حەوزیشیان زۆر کێشە دروست دەکات. لە پێکردنی نعل و پێڵاوی نوکتیش ئازاری پەنجەی پێکان زیاد دەکات و پەنجەکان دەگوشێت. کاتێکە پەنجەکان بگوشرێت ئەوە لەسەر هەر یەکێک لە بەندبەندەکانی پێکان ئێسکەکانی تووشی گرێ ئەبێت و ئازاری بۆ دروست دەبێت. پاڵکەوتن لەسەر قەنەفە و سیرکردنی تیڤ دەبێتە هۆی ئازار لە پشت کە ئەمە زۆرێک لە ئێمە و کارە ئەنجام بدەین بەرامبەر بە تیڤەکەمان دانیشین وە کۆنتڕۆڵەگرینە دەستمان و بە حساب ئەمە دانیشتن سیرەکەی نازانین چه ئازارێک بۆ خۆمان دروست دەکەین بەهۆی ئەو پاڵکەوتنە. بە توندی بەستنی قژ لەلایەن خانمان سەر ئێشە زیاد دەکات. ئەمەیان بە تایبەت بۆ دایکان کاتێکە قژی خنجیلانە و کچە بچکۆڵە ژیکەڵەکانیان دەبەستن یاخود بە تەڕیکا لە دوای خۆشتن هاتوونەتە دەرەوە لە حەمام بە توندی قژەکە کە تەڕی و شەی تێدایە دەیگرن بە لاستیکێکی تند یان مەتاتی پێڵەن مەتاتی قژ بەوە تند دەیبەستن ئازاری سەر بۆ منداڵەکە دروستەکە تووشی سەر ئێشەیەکی بە بەردەوامی دەکات. و یەکێکی دیکە لەو هەڵانە نووسنی ناڕێک بە تایبەت لە سەردەم ئازار لە جەستە دروست دەکات. بێگومان لەلایەن پسپۆڕانیشەوە ئەوە دووپات کراوەتەوە و هەروەها لە ڕووی ئاینیشەوە خەوتن
لە لای ڕاست زۆر باشترێکە چ لەسەر پشت و چ لەسەر دەم بخەویت بۆیە بە هەردوو شێوازەکە ئامۆژگاری دەکرێت کە لەسەر لای ڕاست بخەویت تەنانەت لە کاتی هەرسکردنی خواردنیشتا ئەگەر بەلای ڕاست تا خەوت بێت و خواردنەکە لە کاتی خەویشدا بێت هەرس ئەکرێت بۆیە با بەلای چەپان نەخەوین لەسەر پشت و لەسەر سکیش نەخەوین هەڵگرتن و بەرزکردنەوەی کەلوپەلی قورس بە ناڕێکی کێشە لە پشت دروست دەکات زۆر جار ئێمە هەوڵ دەدەین کە کەلوپەلێک هەڵدەگرین ئەوە یەکسەر بچەمینەوە بین زۆر جوانترەوە باشتر بە دانیشتنەوە جادواتر هەڵیکردن زۆر سێکسکردن ماسوولکەکان تووشی گرژبوونەوە دەکات ئەمانە هەمووی بەشێک بوون لەو هەڵانەی کە ئێمە زۆر ئەنجامیان ئەدەین بەبێ کە بزانین ئەمانە هەڵەیەکن و زیان بە تەندروستیمان ئەگەێنێت هیوای تەندروستێکی باش بۆ هەمەتان ئەخوازم و دوور بن لەم هەڵانە لە باڵێن هەواڵ یاخود بابەتەکانی ناوچەکە و چواردەوروبەر تۆزە دوورەکەین و تۆزە دوورتر ئەچینە کڕۆمۆنای ئیتالیا هەڵی دروستکردنی ئامریکی میوزیکی ڤایۆلین بە ڕێگەی سیستەمێکی ڕێکخراوی کۆمپیوتەری دەدرێت ئیتریانی بەدەست دروست ناکرێت لە ڕێگەی کۆمپیوتەرەوە بە ئامێری زیرەک کە هاوشێوەی ڤایۆلینێکی کۆنی مێژووی وڵاتەکەیانە بە ناوی مەسیح کە بۆ 300 ساڵ لەمەوبەر دەگەڕێتەوە بە سیستەمێکی ڕێکخراو لە ڕێگەی کۆمپیوتەرەوە لە ئیتالیا هەوڵی دروستکردنی ئامریکی ڤایۆلین دەدرێت بە هەموو ئەو هەستونەستانەی کە ڤایۆلینێکی ئاسایی بە مرۆڤ دەیبەخشێت هەرچەندە ئەمە مەترسی بۆ دەستی کار بۆ مرۆڤەکان دروست کردووە بەڵام پێشکەوتن لە جیهانی تەکنەلۆژیا ئەوە دەخوازێت ئێمە سەرەتا بە شێوشی سێڕەهەندی دەستمان پێ کردو بۆ ئەوەش کەمانێکی زۆر تایبەتمان بۆ ئەم کارە هەڵبژارد کە یەکەم نمونە بێت بۆ کارەکەمان تایبەتمەندی ئەم کەمانە لەوەدایە کە مێژوەکەی بۆ سەدەی حەڤدەی زانی دەگەڕێتەوە لەو کاتەوە بە هیچ شێوەیەک نەژەندراوە ڤایۆلینی ناسراو بە مەسیح کە لەلایەن ئانتۆنیۆ ئیسترادواری 300 ساڵ لەمەوبەر دروستکراوە جۆری داری ڤایۆلینەکە مێژووی دروستکردنەکەی گرنگی بە ڤایۆلینە نوێکە داوە کە بە شێوەی هێزری دەستکرد بێت بێ ئەوەی هیچ جیاوازیەکی هەبێت لەگەڵ ڤایۆلینی مەسیح لێکۆڵەرەوان پێیان وایە هەرچەندە لە شێوەی ئەندازەی لە یەک دەچن بەڵام هیچ کات دەنگی بە شێوەی ڤایۆلینی مەسیح نابێت چونکە ئەو دارەی کە بۆ دروستکردنی بەکار هاتووە دارێک بووە کە مێژوەکەی کۆنە و بێگومان ئەو دارە لە کەش و هەوایەک ڕواوە کە ژینگەی زەوی وەک ئێستا نەبوو و پلەکانی گەرمای زەویش زۆر لە ئێستا نزمتر بووە ئەوەش کاریگەری لەسەر جۆری داری ڤایۆلینەکە هەیە ئەو زانیاریانەی ئێمە لەبارەی مەسیح هەمانە دەبێت زۆر بە وردیکاری لەسەر بکەین بۆی بتوانین لەسەر کەمانە نوێیەکە پیادەی بکەین لە ڕوویدەنگ و جۆری ژێکانی لێکۆڵەرەوان دەریان خستووە لە ڕێگەی تۆڕێکی هەستیاری ئەو پرۆگرامەی کاری لەسەر دەکەن دەتوانن لە 1970 دەنگی ژێکانی ڤایۆلینەکە واتە ڤایۆلینە نوێکە وەک ڤایۆلینی مەسیح دروست بکاتەوە پێشبینی دەکرێت سەرکەوتنی ئەم کارە زۆر بێت تەنانەت هەوڵ بۆ دروستکردنی ئامێرە میوزیکە کۆنەکانی دیکەش بدرێت هەندێ شت هەیە لە ژیانی ئێمە زۆر گرنگی پێنادەین بۆی ئاوا تۆزە بیری لێکم سە بۆ نمونە لەناو ئەم راپۆرتە باسمان لەوە کردوتمان گەرمای زەوی پلەکانی گەرمای زەوی ئەوەندە بەرز بوونەتەوە تەنانەت دار کە ئامریکی میوزیکی لێ دروست دەکرێت ئێستا وەکو سەردەمانێک نییە کە 300 بۆ 400 ساڵ لەمەوبەر بێگومانەوە ئامێرانەی کە بەو دارانە دروست کراون جیاوازەیەکی تایبەتیان هەیە بۆی کە بزانین چەندە ژینگەی گۆی زەوی ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپتر ئەچێت و چەندە کاریگەری لەسەر هەموو شتێک ئەبێت ئێمە هەر درکیشمان پێ نەکردووە هەستیشمان پێ نەکردووە لە بابەتێکی ئاوها دەبینیت دارێک کە 300 ساڵ لەمەوە پێش ڕواوە چەندە گرنگی هەیە لەگەڵ دارێکی ئێستا چەندە جیاوازی هەیە تەنانەت لە دروستکردنی ئامێرێک جا ئەگەر بێت و بەو دارە کەلوپەل و توزانم ئاها ئەڵێن خانووی بەدار دروست کرا و لەو بابەتانە چەندە بێت جیاواز بوو بێت پلەکانی گەرمای زەوی زۆر بەرز بوونەتەوە بۆ هیوایی کە ئەوانەی کە پارێزگاری لە ژینگە ئەکەنوە کۆبوونەوە لەسەر ڕێخستنەوەی ئەکەش و هەوای گۆی زەوی ئەکەن بگەن بە
ئامانج یاخود ئەو مەبەستەی کە هەیەە بۆی کە گۆی زەوی لەو مەترسیە گەورەیە ڕزگاری ببێت و هاوینی شووا بەرەبەرە دێت ساڵانە لە کاتی هاوین زۆربەی لە دارستانەکان بەهۆی پلەکانی بەرزی گەرماوە دەسووتێن بەبێ کە هیچ هۆکارێک هەبێت یان کەسێک ئاگری تێبەر بدات بۆیە زۆر مەترسیدارە ئەو حاڵەتە ئەگەر بیرمان لێ نەکردتۆ باکەمێ بیری لێ بکەینەوە ژینگەکەمان بپارێزین هەر یەکێک لە لای خۆمانەوە کە بتوانێت دەستێکی هەبێت لە پاراستنی ژینگە ئەوە بێگومان زۆر گرنگە دەستە ناو دەستی یەک بۆی کە ژینگەیەکی پاک و تەندروستمان هەبێت با بەمە سەر بابەتێکی دیکە کە ژمارەی باڵندە و هێلانەکانیان لەو ناوچانەی چڕی دانیشتوانیان لە فەڕەنسا تێدا زۆرە بەردەوام کەم دەکات بۆی باڵندەکان بۆ ناوچەکانی دیکە کۆش دەکەن ئەمیش نمونەیەکی دیکەیەکە دەبینین ژینگە چی بەسەر دێت کۆمەڵی پاراستنی باڵندەکانیش لە فەڕەنسا چاودێری باڵندەکان دەکەن و سەرژمێریان دەکەن ساڵانەش 3 بۆ 5 هزار لەقلق لە وڵاتە هێلانەدا دەنێن لەگەڵ پێشکەوتنی جیهان و شارستانیەت کۆچی باڵندەکان لەو ناوچانی چڕی دانیشتوانی زۆرە زیاتر دەبێت و هێلانەکانیان کەم دەبێتەوە. یڤز مۆلەر سەرۆکی کۆمەڵی پاراستنی باڵندەکانە لە شارۆچکەی ئەلساسی فەڕەنسا لە گەڕانیدا بە دوای باڵندەکان و سەرژمێریکردنیان ئاماژە بۆ دەکات کە هێلانەی لەقلە قەسپیەکان لە شارەکەیان کەم بووەتەوە. لەناو ئەو هێلانەیە 4 بۆ 5 هێلکەی لەقلق هەیە و تا کۆتایی مانجی ئادار و سەرەتای مانجی نیسان دەتروکێن و 2 مانگ لە هێلانەکە دەمێنەوە پاشان بێچۆ تازەکان لەگەڵ گەورەکان کۆ دەبنەوە و لە مانجی ئاب و ئەیلولدا کۆز دەکەن. لە کەنار دەریاکان و زۆرێک لەو ناوچانەی نزیک دەریان هێشتا باڵندەکان بە دڵنیایی و بێمەترسی دەژین و زۆر دەبن کۆچی ساڵانەیان دەبێت لە کەناری ئەتلەسی بە شێوەیەکی سروشتی نزیکی 3 بۆ 5 هزار جووت لەقلق هەیە لە فەڕەنساش هێلانە دەکەن و لە کۆتایی ساڵدا چەندین جووت لەو باڵندەیە دەبێت جگە لە گرنگەکەی لە ڕووی ژینگەیەوە دیمەنێکی جوان و دڵڕفێنیش بەو ناوچانە دەبەخشێت. حەفدە جووت لەقلق لەم شارۆچکەیە هەیە 2 هێلانەکەی لەناو هۆڵی شارۆچکەکەیە لەگەڵ ئەوەی لەسەر باڵەخانە گەورەکەیە یەکێکی دیکەش کە لەسەرەوەی تاوەری زەنگەکەوەیە دیارە بەگشتی نزیکەی 20 هێلانەمان هەیە گرینگە بۆ ئەم ساڵ سەرژمێریان بکەین. لەقلقی سپی باڵندەیەکی گەورەیە لە خێزانی لەقلقەکانە بەڵام لە قەبارەدا جیاوازن. ئەم باڵندەیە کۆچەریەکی ماوە دوور و درێژە دیمەنێکی جوان و ناوازە دەبەخشن بەو ناوچانەی کە تیایدا نیشتەجێ دەبن و گەشتیاران و ئەو کەسانەی دۆستی ژینگە و باڵندەکانن ئارەزووی بینینیان دەکەن. بەداخەوە نەخۆشیەکی درێژخایەن هەیە کە زۆر بربڵاوە و زۆرێک لە خەڵک تووشی ئەو نەخۆشیە بن تەمەنیش نازانێت بەڵام زۆر جار کەسانی بە تەمەن بە ساڵات و تووشێ بن بەڵام ئەوەندە کێشەکانی ژیان زۆرە ئەوەندە ترس و دڵڕاوکیەکان زۆرە حەز ناکەم وا بڵێم بەڵام ئەوەیە کە دەیبینین بۆیە ئەو جۆرە نەخۆشیانە ڕوو لە زیادبوون دەکات و خواردنی توشبوانی شەکرا باس ئەەکەم چونکە نەخۆشیێکی درێژخانە و ڕێژەیەک لە خەڵک تووشی ئەو نەخۆشیە هەن ڕێکخراوی تایبەت بە نەخۆشی شەکرە لە ئەمریکا بڵاوی کردوێتەوە خواردنی هێلکە بە تایبەت لە ژەمی بەیانیاندا بۆ توشبوانی شەکرە سوودی زۆری هەیە و چەوری ناو جەستا دەتوێنێتەوە ئەوانەی هێلکە دەخۆن ڕێژەی گڵۆکۆزی ناو خوێنیان کەم دەبێتەوە هەروەها هێلکە دڵ لە چەند نەخۆشیەک دەپارێزێت و بۆ مێشک سوودی زۆرە زانایان و پسپۆڕانی بواری خۆراک وە تەندروستی دەڵێن یەک هێلکە لایەنی کەم 1 گرام کاربۆهیدرات و 7 گرام پرۆتینی تێدایە چەندە گرنگە هێلکەیە بەو بچکۆلەیە و سەرچاوەی سەرەکی کەلسیۆمیشە دەشڵێن کاتێک هێلکە دەخۆن بۆ ماوەیەکی زۆر هەست بە تێربوون دەکەین و زانەکان ئامۆژگاری ئەوەشیان کردووە کە ئەو کەسانە کە شەکریان هەیە گرنگی بە خواردنی هێلکە بدەن جا ئێستا و کەسانی کە تووشی شەکرە بوونە زۆر جار چاودێری خۆراکەکانیان دەکرێت و پێوانەی شەکرەیان بۆ دەکرێت ئەوش با بزانین پێوانەی شەکرە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر توشبوانی جیاوازە بۆ نمونە لە ئەمریکا خۆی شەکرێکی ئاسایی ئەبێ لە 7 بۆ 130 بێت زیاتر کەمتر لە 7ەوە شەکرەی داوەزی و زیاتریش لە 130ەوە شەکرەی بەرز بۆتەوە بۆیە لە وڵاتی ئەمریکا تا 125 هەر بە شەکرێکی ئاسایی دانرێت لەبەرچی لەبەرکە ئەوان خواردنی
سریع فەستفود زۆر ئەخۆن ڕێژەی قەڵەوی لە ناویاندا زۆرە بەڵام لە وڵاتێکی وەکو ئێران ڕێژەکە لەوە کەمترە بەڵام بە زۆردا ئەنرێت ئەگەر 125 بێت و ڕێژەی شەکری کەسێکی ئاسایی تەمەەن گەنجی باش ئەوەیتر لە نێوان 90 بۆ 100 ئەبێت هیوادارم هەمیشە شەکرەتان لە 90 و لە 100 بێ و بەرز نەبێتەوە لە ئاستێکی مامناوەندا بێت باش. ئەم بابەتەش دیسانەوە بۆ وانەیە کە تووشبانی شەکرن بەڵام باسیەوەکەین کە لە شەوە چیان لێ دێت یاخود چیان بەسەردێت لە شەودا تووشی گەشتبوونی پێکان دەبن واتە وەک دەبینین پێکانیان ناوەندی فیدراڵی بۆ هۆشایی تەندروستی ئەڵمانی ئاشکرای کردو کە پێکانی ئەوان لە کاتی بەرزبوونەوەی ڕێژەی شەکرە لە ناوخێنیان گورچیلەکان لە ڕێگەی میزکردنەوە هەوڵی پاڵاوتنی شەکرە و دەرکردنی لە جەستەدا دەدەن لە کاتی دەرکردنی شەکرە لە جەستەدا بەشێک لە کانزاکانی وەک مەگنیسیۆم پۆتاسیۆم دێنە دەرەوە ئەوەش گژبوون و ئازار لە قاچەکان دروست دەکات ناوەندی تەندروستی ئەڵمانیا داوا دەکات بۆ نەهێشتنی ئەو ئازارە گرنگی بە خواردن بدرێت بە گشتی شەکرە پەیوەندێکی زۆری بە خواردنەوە هەیە کە پۆتاسیۆمیان زۆر بێت وەک مۆز پەتاتە و خواردنەوەی ئاوی کانزایی جەختیش دەکەنەوە پێویستە تووشبوانی شەکرە ئەگەدەری جۆر و پێکاتەی خواردنەکان بن یاخوا هەمیشە هەمووتان بە دوور بن لە هەموو نەخۆشی و ناخۆشیەک بە تایبەتی ئەم نەخۆشیە درێژخایەنانە کە بە بەردەوام لەگەڵ کەسێکا و بە درێژایی تەمەنی لەگەڵیدایە بەڵام سوپاس بۆخوا زانستی پزیشکی و زانیاریەکان ئەوەندە زۆرن کە دەتوانرێت کۆنتڕۆڵ بکرێن. لە باسی نەخۆشی و شەکرە و تەندروستی دەچینە پایتەختی ڕووسیا بە تایبەتیش بۆ دارستانێکی مۆسکۆ کە دوو هاوسەر بیرۆکەی دروستکردنی خانووی سەرداریان کردووە پرۆژەیەکی گەورە و ئێستا پرۆژەکە پێشوازی لە گەشتیاران و میوانان دەکات خانووەکە بە تەواوی کەرەستەکانیەوە لەسەر درەختێک دروستکراوە زۆربەی کەلوپەلەکانی لە دار و درەخت دروستکراون و دۆستی ژینگەشن کوردستانێکی جوانمان هەیە با لەم راپۆرتانە وەک نمونە وەربگرین و بەشکوێ بەش بە هەمان شێوە گەشتارێکی زۆر زیاتر ڕوومان تێ بکات و بچنە ئەو ناوچانانە و لەو شێوە خانوانەمان هەبێ با پێکەوە بینەری بین. ئەمانە خانوویداری لاپۆچینۆن لە مۆسکۆی پایتەختی ڕووسیا دروستکەرانی بیرۆکەکەیان لە وێنەی خانووە دێرینەکانی ئەوروپاوە وەرگرتووە تا پێشکەوتنی جیهانی پیشەسازی بۆ وڵاتەکان بگوازنەوە. ئەم ئەندازیارە کە سەرەتا بیرۆکەکەی بە تەنیا خانوویەکی سەردرەختیەکان بوو وەک ئەو خانووی خەونی منداڵان بوو بەڵام دواتر پەرەیاندا بیرۆکەکەیان بووە خاوەنی چەند خانوویەکی گەورە و بە هەموو کەرەستە و پێداویستیەکانیەوە. هەوڵم دەدا شتێکی سەرنجڕاکەش بدۆزمەوە پاشان بەڕێکەوت وێنەکەم بینی و بیرم کردەوە بۆچی ناتوانم دروستی بکەم بەڵام جیاواز لە خانووی سەر درەختەکانی منداڵان بۆ ئەم بیناسازیەش پێویستم بە هەندێک پاڵپشتی و ئەرچی قورس هەبوو بۆ ئەوەی با پتەی بمێنێتەوە کۆڵەکەی بەهێزمان بۆ زیاد کرد تا خانووەکە توانای بەرگری و مانەوەی هەبێت. دوو خانووی گەورە لە ناو دارستانەکەدا هەیە و زۆرینەی کەلوپەلەکانیان لە تەختە و دار و دۆستی ژینگەیە پلیکانەیان بۆ دروست کردووە تیشکی خۆر لە هەموو لایەکەوە دەچێتە ناو خانووەکە بە جۆرێک مرۆڤ لە ناویدا هەست بە ئاسوودەیی دەکات گەشتیارانیش ڕووی تێدەکەن و چێژلەمانەوەی وەردەگرن. هەموو ناو و دەرەوەی ماڵ لە دار دروست کراوە بەبێ ئەوەی کە هیچ توخمێکی قورسمان هەبێت. کەمترین پێکاتەی کانزامان هەیە بۆ نمونە لە ژوورینان خواردن ئەو تەختەی کە بۆ مێزێک بەکارمان هێناوە تەختە کۆنەکانن کە لە تەوێڵەکە دۆزیومانەتەوە لەگەڵ هاوسەرەکەم سوود لە کەرەستە کۆنەکانیش وەردەگرین. دەواازەی ماڵەکە سەکۆیەکی 83 مەتری هەیە بۆ ئەوەی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بە ئاسانی سەر بکەون و لە ناو خانووەکە پشوو وەربگرن. لە پاشتاوبوونی خانوەکانیش پێشوازی لە 160 گەشتیار کراوە و سەردانیکارانیش لە هەموو ڕووسیاوە دێن بەڵام بە شێوەیەکی سەرەکی لە مۆسکۆوە زیاترە. هەندێک لە ئێمە حەز دەکات خۆی خواردن ئامادە بکات لە ماڵەوە هەندێکیشمان هەیە نا ڕێک بگرە و هاتم چێشت خانە و ئەو شوێنانێکە خواردنی بەپەلە دروستەکان بەڵام ئێمە بۆ بەشێکە خۆی حەزەکە لە ماڵەوە خواردن دروستکات وەکوانی کە زۆر جار مرۆڤ ئارەزوو ئەکات لە ماڵەوە خۆی خواردنێکی جیاواز دروست بکات
ئەمڕۆ ئەچینە ئەوەی کە باسی خواردنێکەکەین کە بە ناوی پاستا و ئەمڕۆ کێ بۆمان دروستیەکات ئەمڕۆ کرمانجاف چۆنێتی خواردنێکی ئیتاڵی بە ناوی پاستاکۆن پۆلۆ واتە پاستا لەگەڵ مریشک ئامادە دەکات با ئێمەش پێکەوە بیبینین فێری چۆنێتی دروستکردنەکەی بن من کە هەر ئێستا سەرنجەخەمە سەری بزانم چۆنە با پێکەوە بیبین من کرمانجافم لە پرۆگرامی ئیمڕۆدا پیشانتانە دەین چۆن پاستا دروستکەین پاستەی مریشک کە پاستەکە سپیە بە ئیتاڵی پێڵێن پاستا کۆن پۆلۆ بۆ باشە لەبەرەوەی پەندەمینە لەبەر ئەم زروفەی کۆرۆنەی ئیستا بۆی زیاتر نەچینە دەرەوە نەچینە ڕێستۆرانتەکان بۆی تێکەڵی خەڵک نەبین خۆمان بپارێزین ئەتوانین پاستا بە شێوەیەکی زۆر ئاسان سادە لە ماڵ دروستکەین ئیستا دەست پێکەین چیمان پێویستە پاستا سینگی مریشک قارچک کرێم شیر سیر کوتراوە ئەم سیرە خوێ بیبەری ڕەش ڕۆنی زەیتون کەرە لەگەڵ کەرەوس بۆی دەست پێ بکەین پێویستمان بە ڕۆنە دوای ئەوە یەک تۆس کەرە چاوەڕێکین ڕۆنەکە کەمێ داغ بێت جاکو ئەم مریشکە سنگی مریشکەی کە بڕیمانە هەمووی دانەی کەمە خێ پیاکەین لەگەڵ کەمێ بیبەری ڕەشە چاوەڕێکین جوان مریشکەکە سوورەوە بێت کە مریشکەکە جوان سوورەوە بوو ئەمجا قارچکەکە یان کارکەکە هێنە ناوی دوای ئەوە سیرەکە دوای دانین بۆی نەسووتێ یەک تۆس بانیە دەین بۆی کارکەکە یان قارچەکە جوان نەرم بێتەوە ئیستا مریشکەکەمان و قارچکەکەمان زۆر جوان سوورەوە بووە کرێمەکە هێنی ئەنجاک و یەک تۆز شیر چاوەڕێکن بۆی کەمێ خەس بێتەوە بانیە دەینەوە گازەکە کەمێک کەمەکەین بۆی خەس بێتەوە بەڵێ مریشکە و قارچکەکەمان حازرە کە خێ و بیبەری ڕەشمان تێکردبوو لەگەڵ زەیتی زەیتون و سیرە ئیستا ئامادەیە بۆی پاستەکەی تێکەین پاستەکەمان پێشتر کوڵاندووە لەبەر کات بۆ دەخولک بەس لە بیرتان نەچێ ئاوەکەی ڕۆن و خێ تێکەن ئیستا پاستەکەمان ئامادەیە ئەم پاستەیە نێزگەی بەشی دوو نەفەرەکە یان چوار نەفەر لە کۆتاییدا هەنێک کەرەوزی پیاکەین بۆی بۆنی خۆشکە پاستەکە ئامادەیە من بیگژێنینەوە ئەنجاک و ڕەیحانەی پێلێن زۆر جوانە بێت بۆنشی خۆشە بۆ وانەی کە حەزیان لە پەنیرە ئەمە پەرمیسان ئوستە پەنیری پەرمیسانە ئەوانەی حەزیانەیە توانین بیکەن بەسەریە زۆر بەلەزەترە بێت بەڵێ بینەرانی خۆشەویست ئیمڕۆ پیشانماندان چۆن پاستا کۆن پۆلۆ دروست دەکرێت هیوادارم سوودتانێ وەرگرت بێت کاتێکی خۆش بە هەیوای ئەوەی کە سوودتان وەرگرت بێت لە هەموو بابەتەکانی ڕۆژ باش هیوادارم کە ڕۆژێکی خۆشتان لەگەڵێمە دەست پێ بێت وەیە سپاسانەکەم کە تام کاتە لەگەڵمان بوو بێگومان بۆ سبەیلش کۆمەڵی بابەتی دیکەمان بۆتان ئامادە کردو هیوادارم کە هەمیشە تەندروست و لەش ساغ بێت تا سبەی خاتانەکەم ماڵەوە